سپاسان لەبێت وەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە بە یارمەتی هاوڕێیانی هاوکارم لە خزمەتتان داین بۆ پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی سەر لە بەیانی ڕۆژی دووشەممە سەرەتاش سەردێڕی گرنگترین هەواڵەکان برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە ناڕوونی چارەنووسی سێ بەنجکراوی خەڵکی کوردستان درێژکردنەوەی ماوەی دەستبەسەرکردنی هۆجا سادقی شەپۆلی دروشم نووسین لا شارەکانی ئێران و سەپاندنی سزای 2 ساڵ زیندان بەسەر مەحتاب یار ئەحمەدی. درێژەی هەواڵەکان برینداربوونی کۆڵبەرێک لە سنووری بانە ڕۆژی یەکشەممە دوی مانگی ڕازبەر جەوهەر فکری لە کاتی کۆڵبەری لە یەکێک لە سنوورەکانی شاری بانە بە تەقەی ڕاستەوخۆی هێزە چەکدارەکانی ئێران بریندارکرا. بە پێ راپۆرتەکان جەوهەر فکری تەمەن 30 ساڵە و خەڵکی شاری سەقز لە کاتی کۆڵبەری لە سنوورەکانی بانە لەلایەن هێزە چەکدارەکانی ئێرانەوە تەقەی لێکراوە و بە سەختی بریندارکرابە. ناوبراوە مەسی وەرگرتنی چارەسەری پزیشکی بۆ ناوەندە دەرمانیەکان گوازراوەتەوە و تا ئێستا هیچ زانیاریەک لەسەر بارودۆخی تەندروستی ناوبراو لە بەردەستانیە. ناڕوونی شارەنووسی سێ بەنجکراوی خەڵکی کوردستان لە چەند ڕۆژی ڕابردوودا سێ هاوڵاتی خەڵکی شارەکانی کوردستان کە لە ڕۆژی شۆڕشی ژینە لەلایەن هێزەکانی ڕۆژنیمەوە دەست بەسەرکرابوون تا بە ئێستا شارەنووسیان بە ناڕوونی ماوەتەوە. بە پێ راپۆرتەکان ناسنامەی ئەو چەند هاوڵاتیە بریتیە لە عەرفان بەراتی تەمەن 17 ساڵ و خەڵکی شاری بێژنورد، عەبدوڵڵا عەبدولمەلێکی خەڵکی قوڕوە و ئازاد ئەیمەنی کە لە ڕۆژی دەستپێکی شۆڕشی ژنجیان ئازادی لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەست بەسەرکرابوون تا بە ئێستا هیچ زانیارێک لە سەرباری تەندروستی و شوێنی ڕاگیرانیان لە بەردەستانیە. درێژکردنەوەی ماوەی دەست بەسەرکردنی هۆجا سادقی هۆجا سادقی خەڵکی شاری ئیلام کە لە ساڵ یادی گیانبەختکردنی موحسین قەیسەری دەست بەسەرکرا و بڕیار بوو بەم زوانە ئازاد بکرێت بەهۆی گۆشارەکانی وەزارەتی ئەتلاعات ماوەی دەست بەسەرکرانەکەی درێژکرایەوە. بە پێزانیاریەکان هۆدا سادقی لە دادنیشتنی دادگایەکەی کە ڕۆژی 31 خەرمانان بەڕێوەچوو بڕیار بوو بەدانانی بارمتەی قورس ئازاد بکرێت، بەڵام لە چەند ڕۆژی ڕابردوودا لەسەر هۆکارێکی ناڕوون ماوەی دەست بەسەرکردنی درێژکراوەتەوە و بووەتە هۆی نیگەرانی بنەماڵەکەی. شەپۆلی دروشم نووسین لە شارەکانی ئێران ڕۆژی یەکشەممە دوی مانگی ڕازبەر قوتابیانی شۆڕژگێری شاری تاران دیواری گەڕەک و شەقامەکانی ئەو شارەیان بە دروشمی دژە حکوومەت نەخشاند. هاوکات لەگەڵ ساڕۆژی شۆڕشی ژینە کشان و کوڕانی ئازادی خواز لە شاری تاران دیواری گەڕەک و شەقامەکانیان بە دروشمی دژ بە حکوومەت نەخشاند و پشتیوانی خۆیان لا بنەماڵە گیانبەختکردووان دەربڕی. سەپاندنی سزای 2 ساڵ زیندان بەسەر مەحتاب یار ئەحمەدی. مەحتاب یار ئەحمەدی چالاکوانی مەدەنی ڕۆژی یەکشەممە دوی ڕەزبەر لەلایەن دەستگای قەزای ڕژیمەوە بە 2 ساڵ و 2 مانگ زیندان مەحکوم کرا. بە پێ راپۆرتەکان مەحتاب یار ئەحمەدی خەڵکی درودی سەر بە پارێزگای لۆڕستان کە پێشتر لەلایەن هێزەکانی حکوومەتەوە دەست بەسەرکرا بوو ڕۆژی ڕابردوو بە تۆمەتی تەبلیغ دژی نیزام و هەوڵی تێکدان یاسایشی گشتی سزای 2 ساڵ و 2 مانگ زیندانی بەسەردا سەپا. دەست بەسەرکردنی سەلمان زەندیان لە شاری کەراج ڕۆژی یەکشەممە دوی مانگی خەرمانان سەلمان زەندیان چالاکوانی مەدەنی شاری کەراج لەلایەن لیباسشەخسەکانی ڕۆژیمەوە دەست بەسەرکرا. بە پێزانیاریەکان سەلمان زەندیان کە پێشتر لەلایەن ئیدارەی سڵاتی کەراج بانکەشت و لێپرسینەوەی لێکرابوو ڕۆژی یەکشەممە لەلایەن لیباسشەخسەکانی ڕۆژیمەوە دەست بەسەر و بۆ شوێنێکی نادیار و ڕاگوێزرا. جێگای ئاماژەیە کە تا بە ئێستا هیچ زانیاریەک لەسەر هۆکاری دەست بەسەرکردن و شوێنی ڕاگیرانی لە بەردەستانیە. دووە هەواڵ ناجێگیربوونی باری تەندروستی سەربناز ئەحمەدی. سەربناز ئەحمەدی چالاکوانی مافی منداڵان یاریدەدەری کۆمەڵایەتی و وەرگێڕی خەڵکی شاری تاران ڕۆژی یەکشەممە دوی خەرمانان لە بەندیخانەی ئێڤین باری تەندروستی تێکچوو
بۆ بەشی تەندروستی زیندان گوازرایەوە. بەپێ راپۆرتەکان سەربناز ئەحمەدی کە پێشتر لە شۆڕشی ژنجیان ئازادی لەلایەن هێزەمنیەکانی ڕژیمەوە دەست بەسەرکرا بوو، لە چەند ڕۆژی ڕابردوو بەهۆی گوشاری بەرپرسانی زیندان باری تەندروستی تێکچووە و پێویستی بە دەرمان لە زەرەوەی زیندان هەیە. بینەرانی خۆشەویست، هەواڵەکانتان پێشکەشکرا، هەر شاد و بەختەوەر بن.